ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەی تلێڕاڤا بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان هەڵکاتە لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق. هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق و ئایندەی عێراقیەکان گفتوگۆی ئەم تەوەری بەرنامەی ڕاڤەیە بە میوانداری بەڕێز چرا شەماڵ، چاودێری سیاسی و هاوکات سەرۆکی ڕێکخراوی بیرناس بۆ توێژینەوەی سیاسی. چراخان بەخێربێت و خۆشحاڵین. زۆر زۆر سپاس. چراخان ئەوەی کە لە عێراق ئەیبینین و لە ساحەی سیاسی ئەگوزارێت بەتایبەتی دوای ساڵی 2003 و ئەو گۆڕانکاریە سیاسیە گەورە و قوڵی لە عێراق ڕوویە بە ڕۆیشتنی دیکتاتۆرێک و هاتنە پێشۆ خۆناغێکی لە عێراقا. بەتایبەت لە دوایەوەی کە بۆ نمونە ئەمریکا و بەتایبەتی هاوپەیمانان لە ئاستە گشتێکەیە پرۆژێکی نوێیان ڕاگەیاند بۆ ئەوەی کە عێراق بەرەو دیموکراسیەت و فیدرالیزم و عێراقی نوێ و نووسینەوەی دەستور و کارکردن بۆ ئەوەی کە پێکاتە جیاوازەکانی عێراق بەتایبەت سێ پێکاتە سەرەکیەکەی کورد سونە شیعە بەشدارێکی ڕاستەقینەی حکومڕانی بن لە عێراق و بانگەشەیەکی گەوراکە لەسەرەوەی کە عێراق کۆناغێکی نەدەستەیەکە و ئەبێ بە مۆدێلێکی زیندوو، مۆدێلێکی پێشکەوتوو، مۆدێلێکی مەدەنی و دیموکراتیانە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەبێ بە دەستپێکێکی نوێش بۆ پرۆژەی ڕۆژهەڵاتی نوێ. خوێنەوە جەنابەت لە دوای زیاتر لە 18 ساڵ لەو ڕوودا و گۆڕانکاریانە و لە 4 هەڵبژاردننی گشتی لە عێراق لە گۆڕانی چەند کابینە لە هاتنی چەند سەرۆکوەزیرانی جیاواز خوێنەوە جەنابەت بۆ ئەم دۆخەنوێی سیاسەتی عێراق و عێراقیەکان و دۆخی ناوخۆی عێراق و بەتایبەتیش ئەو نوێی کە ئێستا لە بینی پێزولایەن سیاسیەکان لە سەر هەڵبژاردننی ئایندەی عێراق چییە؟ ئەگەر ئێمە بە خێرایی بگەڕێنەوە بۆ ڕابردووی عێراق، بگەڕێنەوە بۆ ساڵی 2003 کاتێک کە ئەمریکا و هاوپەیمانەکان بڕیاریاندا ڕژێمی دیکتاتۆری سەدام حوسێن کۆتایی ببێنن، ئامانجیان ئەوە بوو کە نیزامێکی سیاسی دیموکراسی، سیستەمێکی دیموکراسی لە عێراقدا لە بەدی بهێنن، هاوشێوەی کۆریای باشوور، هاوشێوەی ئەڵمانیای ڕۆژ ئاوا، بەڵام دەبینین لە بەرامبەر ئەمریکادا و لە بەرامبەر هاوپەیمانەکانیدا تەحەدی هەبوو. ئەم تەحەدیش ئێران بوو. ئەگەر ببینین خامنەی لەو کاتەدا لە یەکەم لێدوانیا ئاماژەی بۆ داوتی ئێمە عێراق دەکەینە زەلکاوێک بۆ ئەمریکایەکان و ئاماژەدانی خامنەی بەم قسەی بۆ ئەوە بوو کە ئەگەر بێت و حکومەتێکی فیدراڵی دیموکراسی و هەروە حکومەتێک ببێتە مای خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی عێراق، ئەمە مەترسی ئەبێت بۆ سەر ئێران بە تایبەتی هەروە بۆ سەر سووریا. ئەم وڵاتانە ئەو حکومڕانی کە تیا ئەکرێ حکومڕانیەکی دیکتاتۆریە، شمولیە، تاک حیزبیە، هاوڵاتیانی ئەم وڵاتانە بەس بە ڕووکەش لە چوارچێوەی دەسەڵاتێکی بەناو دیموکراسی و شکلیە ئەژین. بۆیە ئەو ئامانجەی کە ئەمریکا و هاوپەیمانەکان هەیان بوو لە ساڵی 2003 کە عێراقێکی نموزەجی پێشکەوتن و دیموکراسخواز بەدی بهێن و دروستی بکەن لە شەرق ئەوسەتا فەشەلی هێنا بۆ هۆی ئەوەی کە ئێستا عێراقەیە کە پڕا لە مەترسی، نەبوونی ئەمنیەت، نەبوونی خزمەتگوزاری، خۆشگوزەرانی بۆ وڵاتان ئەگە بگەڕ بۆ هاوڵاتیان ئەفم کە عێراق لە سەردەمی ڕژێمی پێشوودا ڕژێمی سەدام حوسێنە ئەگەر سیر بکەین هەرچەند سەدام حوسێن ڕژێمێکی تاک حیزبی بوو، شمولی بوو، هەروەها تەنها چی هەبوو ئەوە هەبوو کە تۆ بە حکمی ئەوەی کە ڕائێکی سیاسی جیاوازت هەیە سزا ئەدرای، ئەگیرای، ئەچەوسێنرایتەوە. بەڵام لە ئێستادا نادادی هەیە، مەسەلەن ئەمنێت نییە. تا ئێستا لە عێراق قوتابخانەی گڵ هەیە، جادەوبان نییە، شوێنی گەشت و گوزارت نییە، ئاوت نییە، کارەبات نییە، خەدەماتت نییە. هیچ کام لە کابینەکانی حکوومەتی عێراق لە 2005ەوە هەتاوەکو ئێستا کە 2021 16 ساڵ ئەکا بە نزیکەی 16 ساڵی ڕێک ئەکا کە نەیانتوانیوە لە هەمبەر خواست و داواکاریەکانی هاوڵاتیان دابن. کارکتەرە سیاسەکان کە سەرۆکوەزیران بوون، یەکەم سەرۆکوەزیرانی عێراق مالکی بوو کە دوو خول سەرۆکوەزیران بوو، بەدوایە عەبادی هات، بەدوایە ئەوە بوو کە عادل عەبدولمەدی هاو کە لە ژێر کاریگەری و فشاری خۆپیشاندەرانە دەستی لە کار کێشایەوانێ
کە هەمان درێژکراوەی ئەو نەهج و بەرنامەیەن کە لەلایەن ئەو کوتلە و هێزە سیاسیانەوە کە ئەمانە بوونەتە سەرۆکوەزیران هیچیان بەردێکیان نەخستۆتە سەر بەردێک بۆ هاوڵاتیانی عێراق. هاوڵاتیانی عێراق بڵێن لە دۆخی تەقینەوەدا بوون. ئەوە بوو بە ناچاری کە هیچ لایەک لە لایەن و هێزە سیاسیەکان لەسەر ئەوە ڕێک نەکەوتن کە کێ ببێتە سەرۆکوەزیران بۆ ئەوەی عێراق لەو بارودۆخە ڕزگار بکە، هیچ نەبێت وەکو ئازارشکێنێک موسەکنێک. ئەوە بوو کازمی هات. کازمیش تەنها ئەتوانین بڵین کە سەرۆکوەزیرانێکی بێدەسەڵات بوو. بۆچی؟ لەبەرەوەی لەلایەن هیچ یەکێک لەم هێز و لایەنە سیاسیانەی کە باڵادەستن لە عێراقا دانەنرابوو، پاڵپشتی نەبوون، بەڵام هیچیشیان ناکۆک نەبوون لەوەی کە ڕێگری بن لەوەی کە کازمی نەبێتە سەرۆکوەزیرانی عێراق، چونکە خۆیان یەکێکیان بۆ یەکلایی نەکرایەوە. ئەبینین کە کازمیش توانی ئەفۆ ئەم بارودۆخەی کە عێراق هەیەی تێپەڕێنێت. دەبینین لە سەردەمی کازمیدا تەنانەت مانۆڕی سەربازی لە ناوچەی سەوز یعنی کرا لەلایەن حەشدی شەعبیەوە. بۆیە دەبینین کە عێراق لەلایەن گروپە چەکدارەکانەوە بەڕێ ئەبرێت. گروپە چەکدارەکانن تەنانەت ئەگەر حەشدی شەعبی بێ بەبێ ئەوەی ئینقلابی سەربازی بکە ئەتوانێت بڵێ من ئێستا حکومڕانی عێراق ئەکەم، من ئێستا باڵا دەستم لە عێراقدا. بۆیە هێزی نیشتیمانی نییە، حکومەتێک فیدراڵی و دیموکراسی لە عێراقدا نییە. ئەمانە هەمویان ئەم کارکتەرە سیاسیانە لەلایەن گروپە چەکدارەکانەوە بەڕێوە ئەبرێن. ئەم گروپە چەکدارانش بە ئاشکرا لەلایەن ئێرانەوە تەوزیف ئەکرێن و کاریان پێ ئەکرێن. چاکان ئەوەی کە جەناب باس کرد کە لە ساتەوەختی گۆڕانی حکوم لە عێراق بەرپرسانی ئێران لەسەر ئاسی دەوڵەت باسی ئەوەکەن کە ئەیانەوێت عێراق بکەن بەزدەرکە و بۆ ئەمریکیەکان و بە زۆر لە زۆرەکانیش ڕێگر بوون لەوەی کە عێراق ببێ بە وڵاتێکی موسەسات بۆ پێش پێوێ و ببێ بە وڵاتێکی نموزەجی هەروەی کە جەنابش باس کرد. بەڵام لە بەرامبەریشە ئەمریکایەکان و ئەوروپا و لەسەر ئاستی گشت ڕۆژئاوا هاوپەیمانان پرۆژێکی گەورەیان هەبوو بۆ ئەوەی کە بتوانن عێراق بەرە و قۆناغێک بەرن، بەرە و ئاراستەیەک ببن کە ببێ بە وڵاتێکی پێشکەوتووە. بۆم وەرە ئەمریکا بێت سەرەتا جددیەتێکی زۆر باشی هەبوو لەوەی کە بە نمونە بە شێوێکی خێرا دەستکرا بە دروستکردنەوەی ئابووری عێراق و گۆڕینی درا و نووسینی دەستورێکی کاکی و زۆر بە خێرایی گۆڕینی ئەو دەستورە و دروستکردنی ئیجماع لەسەر ئاسی شەقامی عێراقی و کردنی بە دەستورێکی هەمیشەی و پاڵپشتی و هاوکارێکی زۆری عێراق کرا لەوەی کە وردە وردە بەرە موسەسات بڕوا لە لێخۆشبوونی قەرزەکانیەوە، لە پێدانی کۆمەکەوە لە زۆر ڕوانگە عێراق هاوکاری کرا. بۆچی پرۆژەی ئەمریکایەکان یان پرۆژەی هاوپەیمانان سەرکەوتوو نەبوورەوەی کە عێراق بەرەو ئەو ئاراستەیە ببان کە ئەوان خەونیان پێوە بینی و ناوێن نابوو عێراقی فیدراڵ، عێراقی دیموکرات، عێراقێکتیایە دەسەڵاتی دەسەڵات کرێ، عێراقێکتیایە کورد و سونە و شیعە ئەو پێکاتەکانی تر لەگە پێکەوە بژین و مشارەکەیە کە بێ لە عێراقا بەشداری هەبێت خەڵک هەست بە عێراقی بوونی خۆی بکە و عێراق لە کۆتایە ببێ بە نمونێکی سەرکەوتووی یان پرۆژێکی سەرکەوتوی ڕۆژاوایەکە. وەکو پێشتر ئاماژەم پێدا ئەمریکا ئەم خواستەی هەبوو بەڵام بۆی نەچۆ سەر لەبەرەوەی ئێران بە حکمی ئەوەی کە مەزهەب لە عێراقدا زاڵە، ئەگەرچێکی کارکتەرە سیاسیەکان لە ناو عێراقدا بە جنسی عێراقین ئەوەندەی وەلا و قەومیەت و وەتەنێتیان بۆ ئێران هەیە بۆ عێراقیان نییە. بۆیە ئێران ئەم خاڵەی قۆستۆتەوانێ و بە ئارەزوی خۆی کارکتەرە سیاسیەکان ئەهێنێت و ئەیان باتەنانە کارکتەرە سیاسیەکانیش ڕۆڵێکی مەسەلەن کاریگەریان نیە سنووردارە، چونکە ئەمانە لەلایەن گروپە چەکدارەکانی ناو عێراقیشەوە بەڕێوە ئەبرێن. سەرۆکوەزیرانێک ناتوانێت بڕیاری یەکلاییکەرەوە و بڕیاری یەکلاییکەرەوەی هەبێت و یەکسەر لەژێر کاریگەری گروپە چەکدارەکانە سەحبی بڕیارەکەی پێ ئەکەن، چونکە ئەمانە لەلایەن ئێرانەوە بەڕێوە ئەبرێن. ئێران عێراقی کردە دۆزەخ بۆ ئەمریکا. ئەمریکا خۆشی ئەوە باش ئەزانێ، بۆیە ئینسحابی کرد لەوەی کە
عێراق بەرەو عێراقا ئەچێت کە ئەم خواستی بۆی هەبوو کە ئەسڵەن بەرنامەی ئەمریکا بۆ عێراق بەرنامەی تەنها لە 2023 نەبوو یەکسەر بڕیاری لێدانی عێراقدا بەڵکو بەرنامەی 50 ساڵ پێش ئێستاە بوو کە عێراق کاتە نموزەجێکی پێشکەوتوو لە ناو شەرق ئەوسەدا بەڵام خەونەکانی ئەمریکا کۆتایی پێهات بەوەی کە عێراق کاتە ئەو دەوڵەتە و ئێنێ و بڵێن لەژێر سەڵتەنەی ئەمریکایە فەرمونون ئەوە عێراقێکی جوانمان دروست کرد بۆ ئەوەی لە دوای ئەوەی کە لە عێراقا سەرکەوتوو بوو سووریا ژوالێ بکات و یەمەنی ژوالێکات هیچی سەرکەوتوو نەبوو چونکە ئێران تەحەدیەکی گەورەیە لە بەردەمی ئەمریکادا لە ناوچەکەتا چونکە ئەگەر عێراق بۆ شێوە بووە کە ئەمریکا ئەویست ئەوە لە بەرامبەریا حکومڕانی لە ئێرانیشا بەو جۆرە نابوو کە ئێستا هەیە و دەستی باڵی کێشاوە بە سەر شەرق ئەوسەط و بەسەر ناوچەکەدا. دواتر ئەگەر بیرمان نەچێت باز لە مؤسسە بوون ئەکەی عێراق لە 2005 تا ئێستا مؤسسە بوون لە عێراقدا بەس شکڵیە بەزناوە لەو کاتێک کە مالکی سەرۆک وەزیران بوو بەسەریشدا ساغ بۆوانێک کە بە دەیان ملیارد دۆلار لە کاتی حکومڕانی ئەوا دیار نەما بەسەریشا ساغ بۆوانێک کە ئەم پارەیە براوەتە دەرەوە بۆ ئێران ئەگەر مؤسسە هەبوایە دامەزراوە هەبوایەوە دەسەڵاتی دادوەری لە عێراقدا دەسەڵاتێکی بەهێز وایە ئەوە بەدەر لەوەی کە ئەبوو مالکی لە کارەکەی دوور بخرایەتەوە دادگایش بکرایە. لەسەر ئاستەرەوە خۆیەکە پێم خۆشە گفتوگوی ئەوە بکەین ئەگەر بۆ نمونە عێراق حکومەت جندا هەبوو بووی هەرێکە لە دەوڵەتهای ناوچەکە پرۆژیان بۆ عێراق هەبوو ئێرانەکانیان ویست بکەن بە زەرکا و ئەمریکایەکانیان ویست پرۆژەی هاوچەرخکردنی عێراق بەکاربهێنن تووشی ئاجندای خۆی هەبوو بەشی وڵاتانی خەلیج پرۆژی خۆیان بۆ عێراق هەبوو ڕووسیا پرۆژی خۆی بۆی هەبوو بەڵام لە کۆتاییە لە ناوخۆی عێراقیش کۆمەڵێک هێزی ئۆپۆزسیۆن هەبوون کە بەر لە 2023 ئەم هێزانە لە دەرەوەی عێراق بوون دوای ڕوخانی عێراق و هاتنە پێشەوە کۆناغە نوێیە جارێکی تر بەغداد بووە سەنتەری کۆکردنەوەی هێزە ئۆپۆزسیۆنەکان و جارێکی تر خەونی ئەم هێزە ئۆپۆزسیۆنانە بۆ گۆڕی عێراق و بە دیموکراتکردنی و دروستکردنی سیستەمێکی سیاسی باش کە عێراقیەکان هەز بە وجودی خۆیان بکەن پرۆژەیەکی گرنگ بوو و جدێتێکی باشی هەبوو تا ئەو ئەندازەیەش کە کورد لە قۆناغای پێی باش بوو بگەڕێتەوە بەغداد و بەشێکی گەورە لە خەونەکانی خەڵکی کوردستان لە بەغدادەوە تەحقیق کرێت لە کاتێکا بۆ نمونە کوردستان ئەو زەمەنە لە زەمەنی حکوومەتی عێراقی سەدام حوسێن سەدامی فاشیا ینی هەستەکەی هەرێمی کوردستان جۆرێک لەسەر بەخۆی هەبوو هیچ جۆرێک لە ڕایاڵە و هیچ جۆرە لە پەیوەندیەک نەمابوو لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا بەڵام لە دوای 2023 بە خەونی ئەوەی کە کورد بتوانێت لە بەغدادەوە مافەکانی دەسەبەرکان لە ڕێگەی دەستوری عێراق و بە دیموکراتکردنی عێراق هەڵمکارە بکرێت هەڵبژاردن کرا لە عێراق بۆ سیستەمی پەرلەمانی هێنرایە کایەوە بینیمان چەند هەڵی خوری هەڵبژاردن کراوە چەند سەرۆزیرانێک گۆڕان چەند سەر کۆمارێک گۆڕان و کابینەی حکوومەتەکان سەرلەبەر گۆڕان بەڵام دوای زیاتر لە 18 ساڵ دوای گۆڕنی 4-5 کابینە دوای تاقیکردنەوەی زۆر دەموچا و زۆر وەزی جیاواز و خەڵکانێک بە ناوی مەسەبەوە خەڵکانێک بە ناوی ئەلمانی بوونەوە خەڵکانێک بە ناوی ئاینەوە بە ڕوویای جیاواز و بە خەیاڵی جیاواز و بە ناوی جیاواز و خەڵکمان بینی لە سەرۆکایەتیکردنی عێراق و لە ئیدارەدانی عێراقا بەڵام ئەوەی کە ئەمڕۆ کە ئێستا 2025 پێ گەیشتووین عێراق لە دۆخێکی زۆر خراپایە خۆپیشاندانەکان دووبارە سەری هەڵاوەتەوە و خزمەتگوزاریەکان لەو پەڕی خراپیایە ئەمنیەت و ناسەقامگیری لەو پەڕی خراپیایە و دۆخی کارەبا وای کردووە کە لە بەشێکی زۆری ناوەڕاست و باشووری عێراق خۆپیشاندانەکان و هەڕەشەی خۆپیشاندانی گەورەتریش لە هەرایە ئەوەی کەی بینین ئێمە لە ماوەی 18 ساڵە لە ماوەی ئەو هەموو پشتیوانیکردنەی نێودەوڵەتی و ئەو هەموو دەستگیرۆیکردنە بەڵام عێراق لە دۆخێکی خراپ و مەترسیدار و جۆرێک لە نخڕبوونایە خوێنەوەی جەناب بچیە بۆی کە هەڵبژاردنەکان هیچی لە دۆخی عێراق نەگۆڕی ئەگەر ئێمە باز لەوە بکەین لە 2005 جوانێ ئەوە بوو کە سونە و کورد وایە تەنها سەهمیان هەبووە لە ناو حکومڕانی عێراقدا تەنها ئەوەی کە باڵا دەست بووە لە کابینەکان و لە حکوومەتی یەک لە دوایەکەکانی عێراقدا بە نسبەیەکی زۆر شیعە بووە شیعە بە ترسی ئەو فابووایی کە لە سەردەمی ڕژێمدا هەیبوو کە بە تەواوەتی وەلانرا بوو بۆیە کاتێک هاتە دەسەڵات لە 2005 جوانێ ئەگەر سەریکەی کارکتەری سەرەکی لە عێراقدا سەرۆک وەزیران
بووە سەرۆکوەزیرانیش سەر بە شیعەکان بووە کە دەسەڵاتی تەواوی هەبووە کورد و سوننە تەنها نیسبەیەکی کەمیان لە حکومڕانی عێراقا بۆ کاریگەریەکی ئەوتویان نەهەبووە بۆیە ئەتوانین بڵێن بە حکمی ئەوەی کە دەسەڵات و حکومڕانی با ڕێژەیەکی زۆر لە لای شیعەکان هەبووە بۆیە ئەم فۆرمە ئەم شێوازە لە حکومڕانی لە عێراقدا هەبوو ساڵ لە دوای ساڵ درێژ پێدەری کارەکانی خۆی بۆ نەیان توانیوە چاکسازی بکەن یان ئەگە گۆڕانکاری سیاسی ڕوویابێ بە شێوەیەکی کەم بۆ بۆچی ئەمیش لە فەراغی لەو کاتێک کە سوننەکان لە دوای کۆتایی هێنان بە ڕژێمی دیکتاتۆری سەدام حوسێن لە عێراقدا سوننەکانیش کۆتایی بە دەسەڵاتی حکومڕانیان هاتووە کوردیش نیسبەیەکی کەمی هەبوو وایە کورد پێگەی خۆی هەبوو کورتوانی کارکتەری هەبێ لە ناو عێراقدا چێ لە سلکی دەرەوەیە چ لە وەزارەتی دەرەوەیە هەیبوو بەڵام بە شێوەیەکی لە قاڵب دراو ئەو دەسەڵاتی نەبووە کە شیعەکان هەیان بوو لە عێراقدا بۆیە من پێم وایە تا دوو کابینەی تریش ڕەنگە تا چەند ساڵێکی تریش هەمان هەر شیعەکان کە دەست بە حکومڕانی بگرن لە عێراقدا بۆیە ئومێدێکی وام نییە کە بتوانرێ ئەو ڕیفۆرمەی کە خەڵک چاوەڕێی ئەکایان ئەو گۆڕانکاری سیاسی کە خەڵک چاوەڕێی ئەکا بە زووی ڕووبا چونکە لە عێراقدا سێ پێکاتی سەرەکیە شیعە سوننە کورد سوننە و کورد وەلا نراون پۆستی کەمیان هەیە یان ئێستا بەپێی تەوافقات کار ناکرێت لە عێراقا شیعە بارزە و ئەوەی ئەو بڵێ ئەوە ئەکرێت بۆیە چاوەڕوانکردن لەوەی کە ئایا لە حکومەتی ئایندەی عێراقا خەڵک گەشتبین بێ بۆی کە حکومەتێکی دیموکراسی و فیدراڵی و پێکەوە ژیان دروست ئەبێ نەخێر چونکە ئەو کەسایەتیانێک کە خۆیان مڕەشەح کردەوە دیسان بەشداری ناو ساحەی سیاسی ئەکەن لە عێراقدا هەمان کەسن ئەگەر هەمان کەسیش نەبن لە هەمان کوتلەی سیاسین بۆیە گەشتبی بوون بۆی کە حکومەتی ئایندەی عێراق حکومەتێکە بێت کە لە ئاست چاوەڕوانەکانی کورد ئەبێ لە ئاست چاوەڕوانی هەموو هاوڵاتیانی عێراق بەگشتی ئەبێت و لە شەو ڕۆژێکە هەموو خەونەکان بەدیە ئەمە بیرکردنەوەیە کە مەنتق ڕێگەی پێنایە چونکە هیچ تەندروست نییە تۆ بتەوێت بە 4 ساڵ حکومەتێکت بۆ بێت کە بە شێوەیەک حکومڕانی بکە بڵێ ئەمە ئیسرادەکەی یان ئیستسمارەکەی هاتووە لە کەنەداوەی لە ئەمریکاوەی کە باوەڕیان بە پێکەوە ژیان هەیە باوەڕیان بە دەسەودەستی دەسەڵات هەیە نەک هەر لەم شێوازەیە بسوڕێتەوە نەک هەمان ئایدیا و فکر و نەهجیان هەبێت کاتە تۆ پێمان بڵێیت لە میتاڵیەتی پێکاتی عێراق تایبەتی لە ناوەڕاست و باشووری عێراق و ئەو دۆخە مەسەلەی کە زاڵە بەسەر سیاسەتکردنە ئەوە لەبار نییە یان باری ئەوەی نییە کە بۆ نمونە لە عێراقا دیموکراسی سەرهەڵ بدات وە گەشە بکات و عێراقیەکان قۆناغ بە قۆناغ بتوانن عێراقی هاونیشتیمانی بۆ دروستکەن و کۆمەڵگەی مەدەنی لە عێراقا گەشە بکات و عێراق ببێ بە نموزەجێکی پێشکەوت و بە زۆر جۆرەکان ئەو مۆزایەکەشی کە هەیە پێکەوە کورد سوننە شیعە تورکمان ئاشووری ئەوانی دیکە پێکەوە بژین و پرۆسی سیاسی لە عێراق ئەمەلێکی هەیە بۆی کە سەرپێ دیموکراسی لە عێراقدا تەنها دیموکراسیەکی شکلیە ئێمە دەبینین گرتەی ڤیدۆیشمان هەیە ئەگەر مامۆستا هەبووە بەس لە تەلەبەکەی لە قوتابخانەکان لە عێراق تووڕە بووە دواتر بانک لەلایەن ئایلەی ئەم خوێنکارەوە بانکراوەتە ماڵەوانێ و بە دەمانچەلی دراوە کەواتە کاتێک ئەقڵێتی عەشایری تایفی خێڵەکی زێڵ بێ چ ئومێدێک هەیە کە حکومەتێکی دیموکراسی و پڕڕەفاهیەت و خۆشگوزەرانی ئەسە من ئومێدم بەوە نییە کە چەند ساڵی داهاتوو بۆ کوردیش لەبار بێکە لەگەڵ ئەم جۆرە لە ئەقڵێتەیە هەڵسوکۆ بکات و بگونجێت و ڕەنگە ببێتە شەو گیر و گرفتی زیاتریش لەسەر کورد چونکە ئەگەر سیر بکەین ئێستا لە عێراقدا هاوڵاتی کورد یان دانیشتوانی کورد ژمارەیان بەرەو کەم ئەچێتەوانێ کە ئەوان لە ئێستادا و لە ساڵانی ڕابردووشتا کە لەسەر ئەساسی ژمارە حسابیان لەگەڵا ئەکردین مەسەلەن کورد هێشتا ژمارەی باش بوو ئەو حسابی ئێستا گەشتۆتە ئەوەی لە هەندێک ئەقڵێتی خێڵەکی و ڕەگەزپەرستیە ئەسڵا حسابی کەمینەت بۆ ئەکا ئایا چ زەمانێک هەیە کە لە چەند ساڵی ئایندا 10 ساڵی ترە ئەسڵا حسابی کەمەنەتەوەشت بۆ نەکە
بۆیە پێویستە لەسەر هەرێمی کوردستان لەسەر کاربەدەستانی هەرێمی کوردستان لەسەر ئەوانەی کە ڕۆڵی کاریگەر و بارزیان هەیە لەسەر هەرێمی کوردستان بە شێوەیەکی دیبلۆماسیانە لەگەڵ حکوومەتی ئێستا کە ڕەنگە هەردوو مانگی ما بێ وەروە حکوومەتی ئایندەش کە پێگە ڕەنگە با بۆچوونی من حکوومەتێکی پڕفەوزەوی بێت بە شێوەیەکی دیبلۆماسیانە لە هەر لایەکە و لەگەڵ هەر کوتلەیەکی سیاسیە وەفدێکی دانوستانکاری دیبلۆماسی بەهێز پێگوێنێ بۆ ئەوی بەردەوام لە تەواجد بێ لەگەڵیانە چونکە ئەوان بە بەسیطترین شێوە ئەوان هەر دەست نەبەن بۆ هیچ دەست ئەبەن بۆ ئەوەی کە تۆ برسی بکەن. کەواتە دوای ڕوحانی ڕژێمی دیکتاتۆری سەدام حوسێن و 7 ساڵ تەجروبەکردنی دەسەڵاتی نوێی عێراق کە بە سونە و شیعەیەوە کە دەسەڵاتێکی ئۆپۆزیسیۆن بوون بەر لە ڕوحانی بەعەس وە لە دوای ئەو هەموو کۆمەک و پشتیوانی نەدۆڵتی کە بۆ عێراق کرا و ئەو خەونە جوانانەی کە بۆ عێراق پێشنیاز کرا بوو لەوەی کە عێراق بەرەو دیموکراسیەت و بە زۆر زۆرەکان بۆ بەشداریکی باشتری عێراق لە محفەری نێودەوڵەتیش کارەکرا کورد ئەبێ بە گومان بێتەوەی کە لە عێراقا مافەکانی دەستەبەر بێت و بتوانێ وەک پێکاتەیەکی سەرەکی لە عێراقا ڕێز لە ماف و ئیرادێ بگیرێ و هاوبەشی ڕاستەقینەی پێ بکرێت. هیچ زمانێک نییە هیچ زمانێک نییە چونکە ئێمە بەرەکەوتەمان هەیە لەگەڵ هەرێکێک لە کارکتەرە سیاسەکان کە لە دوای ڕوحانی ڕژێمی سەدام حوسێنەوانێ مەسەلەن حکومڕانی عێراقیان کردووە و بەرکەوتەمان هەبووە تووشی چەندان کێشە و گرفت بووینێتەوە لەسەروان کورد هەر بە مرونەت لەگەڵیانە چون پێشوانە چونکە ئەوەی لەبەر چاما بوو کە لە سەردەمی ڕژێمی پێشوا کورد ڕوبەڕووی چ ئازار و مەینەتی و جینۆساید و ئەنفال و کیمیاباران و زوڵم و زۆرێکی کوشندە بۆ کورد ئەمەی لەبەر چاوماوە بەڵام شیعەکان یان سونە ئۆپۆزیسیۆنەکان کە لە سەردەمی ڕژێمە ئەمانیان هەمووی بیر چۆتەوانێ بەڵام کورد ئێستاش لەگەڵ ئەوەدا ئەژی کە ڕەنگە هەرنا لەحزێک هەرنا ساتێک ئەمانیش هەمان شێوازی فۆرمی حکومڕانی ڕژێمی پێشووی عێراق دووبارە بکەنەوانێ بۆیە کاربەدەستانی سیاسی هەرێمی کوردستان بەو شێوەیە بیرەکەنەوە بۆ فۆرمە بیر ئەکەنەوانێ بۆیە بەردەوام هەوڵی دانوستان و گفتوگۆی زیاتر ئێم بۆ ئەوەی میلەتی کورد نەتەوەی کورد تووشی هەمان جەبرەزە و کوشندە و ئازار و مەینەتی نەبێتەوە کەنەوەکانی ڕابردوومان لە سەردەمی ڕژێمی پێشوە ڕوبەڕووی بۆوانێ بۆیە کورد پێویستە لەم قۆناغی ئێستادا زۆر جیاوازتر زۆر ورتر زۆر درێژخایەنتر بیر بکاتەوانێ و وەتازە ناچاریشە دەبێت لەگەڵ ئەم ئەقڵا ڕەگزپەرستی کە ئێستا خەریکە زاڵ دەبێت بەسەر عێراقەوە بە جۆرێک لە جۆرەکانیش زاڵ بۆ بەسەر عێراقدا هەڵ بکات بۆ ئەوەی تووشی نەهامەتی و دەردەسەریتر نەبێتوانێ. چاخان دەستی خۆش بێت سپاس بۆمەدەبوونتان لە بەرنامەی ڕاوەکاتی بەرنامەکەمان کۆتایی هات چرا شما چاودێری سیاسی و سەرۆکێکی خەریکی ولاز بۆ تۆژینەوە سپاس بۆمەدەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش. ئازان تا ڕاوەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین خاتان لەگەڵ.